والله من هەر ئەو ساڵ نییە ئەو بڕیارەمدایە ئەوە چەند ساڵێکە ئەوە ئیشوکاری لە مێژین ئەمانە نان خواردنەچی باش دەبین پێکەوە لەبەرەوەی دڵیان خۆشببینانیان لەگە دەخۆین مەبلەغێک پارەیان دەدەمێ لەگەر ئەرزاقەچی باش ینی لەوانەیە بای مانگە کە تا دوو مانجیشیان بکە ئینشاءڵڵه والله ئینشاءڵڵه ئەمە ڕابردووی خۆمان لە فکر ناچی چونکە ئەمە کوڕە هەژارین ئەمە هەمومان هەر ئینسانێک دەبی بزانی ڕابردووی خۆی شانازی بەرابردووی خۆی وە بکە من وەختی خۆی لەوانەیە باوەڕ بکە دائیمەن کە دەهاتی نۆمارێ پەلکەنان هەبوو لە ناو عەلاگەیان دادەنا ینی لەوانەیە زۆر کەسیش ئەو شتەی دیتبی ئەو دێردە فەقیرەی دیتبی لەوانەیە پەلکەنانی یەک هەفتەم خواردی بەخوای لە ماڵی خۆم ئەوزە هەژاری عیب نییە بەڕاستی ئینسان مهم ئەوەیە ڕابردووی خۆی لەبیر نەکا شانازی پێوە بکە منیش ئەو شتانم لە بەرچاوە بۆیە هەموو کاتێک عەزم لێ لەگە خەڵکی فەقیر و هەژار